بەشی شیکاری نەخۆشیەکان لە کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی هەولێر چییە؟ دەرچوانی چی ئەەکەن و چۆن بەشێکە؟ سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سروود خورشید، فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر، ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایی. بەڕێزانم، لەم ڤیدیۆیەدا حەزەکەمەوەتان پێڕابگەێنم باسێکی پوختی بەشی شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆ ئێوەی خۆشەویست دەکەین، بۆ ئەوەی بە جوانی پێتان بناسێنین. خۆشەویستانم، ئێمە ئەم ڤیدیۆیە لە هاوڕێ و برای بەڕێزمان کاکە بوار مەنسوور بەڕێوەبەری کەناڵی بوار مەنسوور کە کەناڵێکی هەمەچەشنە بۆ قوتابیانی پۆلی 12 و هەروەها هەندێک بابەتی تەرفیهی و زانستی زۆر گرنگی تێدایە. کەناڵەکە بە ناوی بوار مەنسوور. ئێمە لە دیسکریپشن بە تەواوەتی زانیاریەکانی ئەو کەناڵە بۆ ئەوی خۆشەویست ڕوونەکەینەوە. تەبان بە سوپاسەوە زۆر بە وردی زۆر بە جوانی وەکو قوتابیەکی قۆناغی سێمی بەشی شیکاری نەخۆشیەکان زۆر بە وردی باسی ئەو بەشەی کردووە، ئایا چۆن دەست پێکاو و هەروەها خوێندنەکانی چۆنە، ئەو بابەتانەی تایە شارەزا ئەبن چییە و هەروەها کە دەرئەچن ئیشوکارەکان چۆنە بێت. خۆشەویستانم، وەکو ڕێزێک بۆ ماندووبوونی ئەو بەڕێزە هەمووتان سەبسکرایبی کەناڵەکە بکەن و لایک و کۆمنت هەر زانیارێک کە پێویستیانە لەبارەی شیکاری نەخۆشیەکان یان ئەو ڤیدیۆیانەی کە دایناوە ئەتوانن پرسیارەکانی بۆ بنێرن تاوەکو ئەویش بە وردی جوابتان بداتەوە. سڵاوتان لێبێت، من بوار مەنسوور، خوێندکاری بەشی شیکاری نەخۆشیەکان. لەم ڤیدیۆیە باسی بەشی شیکاری نەخۆشیەکانەکەین کە ئەتوان بڵێم ئەپدەیتێکە بۆ ئەو ڤیدیۆیی کە پێشتر کردومانە دەربارەی ئەم بەشە. بەڵام لەم ڤیدیۆیەدا زۆر بە وردی باسی بەشی شیکاری نەخۆشیەکانەکەین و پێتان ئەڵێم کە لە کوێ ئەم بەشە هەیە و جیاوازیەکەین لە نێوان شوێنەکان، و هەروەها جیاوازی لە نێوان سیستەمی بۆڵۆنیا و ساڵانە و شێوازی نمرەکان، و هەروەها باسی دەرزەکانتان بۆ ئەەکەم، و هەروەها ئەو شتەشی کە هەمووان چاومان لەسەرێتی ئەوەیە کە لە داهاتووە ئەبین بەچی و چۆن داهات بەدەست ئێنین و ئەتوانین چ کارێک بکەین لە ڕێگەی ئەم بەشەوە. بەڵام پێشەوەی دەست پێ بکەین، سبسکرایب لە بیر مەکە و لایکی ڤیدیۆکە بکە و ڤیدیۆکەش بنێر بۆ زۆرترین هاوڕێ تا بتوانین ئەم بەشە بە زۆرترین کەس بناسێنین. بەشی شیکاری نەخۆشیەکان یەکێکە لە بەشە تاقیگە پزیشکیەکان. ناتوانم بڵێم کە بەرزترین بەشی تاقیگەیە، بەڵام ئەتوانم بڵێم کە گشتگیرترین بەشی تاقیگەیە، چونکە لە تاقیگەی پزیشکیا ئێمە کۆمەڵێک بەشمانەیە و هەموو ئەم بەشانەش لە بەشی شیکاری نەخۆشیەکاندا ئەخوێنرێت و تو ئەتوانی لە هەموو بەشەکانی تاقیگەیە ئیش بکەیت لە ڕێگەی بەشی شیکاری نەخۆشیەکان و خوێندنی ئەم بەشەوە. و ئێمە زیاتر جەخت لەسەر بەکالۆریۆسەکە یەکەینەوە، واتە خوێندنە 4 ساڵیەکەی و هەروەها خوێندنە حکومیەکەی. باسی ئەهلیەکان بە هیچ شێوەیەک ناکەم. ئەگەر پرسیارەکەی ئەڵێ ئەم بەشە لە کوێ هەیە، 4 ساڵ خوێندنی ئەم بەشە واتە بەدەستێنانی بڕۆنامی بەکالۆریۆس لەم بەشەیە تەنها لە 2 شوێنەیە لە کوردستان. یەکەمیان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرە لە کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی، و دووەمیان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە لە کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی. بەڵام لێرەیە ئێمە جیاوازیمانەی لە بینی ئەم بەشەی هەولێر و هەروەها ئەو بەشەی سلێمانی. جیاوازیەکەش چییە؟ جیاوازیەکە بەزەقی لە سیستەمی خوێندنەکەیە کە لە سلێمانی سیستەمی خوێندنەکە سیستەمی ساڵانەیە و لە هەولێر سیستەمی خوێندنەکە سیستەمی بۆڵۆنیایە. و ئەمە شوای کردووە کە گواستنەوە لە لێوان خوێندکارانی سلێمانی و خوێندکارانی هەولێرە کارێکی زەحمەت و قورس بێت بە بۆنەی جیاوازی سیستەمەکانەوە. بەڵام من ئێستا باسی خاڵە هاوبەشەکانت بۆ ئەەکەم لە نێوان هەردوولا و هەروەها جیاوازیەکانیش، و باسی هەردوولا ئەەکەم بە تایبەت هەولێر و سیستەمی بۆڵۆنیا، چونکە خۆم خوێندکاری هەولێرم و بە سیستەمی بۆڵۆنیا ئەخوێن. خاڵە هاوبەشەکان چیە لە نێوان سلێمانی هەولێرە؟ ئەوەیە کە تۆ هەر ئەتوانی شادەی بەکالۆریۆس بەدەست بێنیت و شەهادەکەت هەر یەک شتە. بەڵام لە هەولێر لە بەرەوەی شەهادەکەت بۆڵۆنیا و سیستەمێکی ئەوروپیە ئەتوانیت لە ئەوروپاش ئیشی پێ بکەی بەم شەهادەیە و ئەتوانیت خوێندنەکەت ئەگەر لە عێراق و لە کوردستان بۆ تەواو نەکرابێت ئەتوانیت بە شەهادەی سیستەمی بۆڵۆنیاکە بتوانیت لە ئەوروپاش بخوێنیت. و خاڵێکی هاوبەشی تر ئەوەیە کە ئەو دەرزانە و ئەو وانانی کە تۆ ئەی خوێنی لە هەردوولا وەکو یەکە، تەنها جیاوازێکی زۆر کەم هەیە، بەڵام هەموو ئەو دەرزانی کە تۆ ئەی خوێنی لە هەردوولا وەکو یەکە و هەموو ئەوشی کە فێری ئەبیت لە هەردوولا وەکو یەکە و لە ئاستی زانیاری و ئاستی ڕۆشنبیری زانکۆ و کۆلێژەکە هیچ جیاوازیەک بوونی نیە. با سەرەتا باسی ئەوەی سلێمانیتان بۆ بکەم لە بەرەوەی سیستەمی ساڵانەیە و سیستەمێکی تاڕەدێکی زۆر سادەیە و تێگەشتنی ئاسانە. لە سیستەمی ساڵانەیە تۆ تەنها 2 تاقیکردنەوە ئەنجامەدەی کە لە نیوەی وەرزە تاقیکردنەوەی میدتێرم ئەنجامەدەی واتە تاقیکردنەوەی نیوەی وەرز، و هەروەها لە کۆتایی وەرزە یەک تاقیکردنەوەی فاینەڵ واتە تاقیکردنەوەی کۆتایی ئەنجامەدەی. و لێرەیە تاقیکردنەوەکان نمرەیەکی زۆریان لەسەر و زۆربەی ئیحتیمال خراوەتە سەر ئەو نمرەی کە تۆ لە تاقیکردنەوەیە بەدەستێنی و ڕێژەی کەمی
نمرەکان دانراوە بە ئەو چالاکیانەی کە تۆ لە ڕۆژانەیە ئەیکیل ناو زانکۆ و هەروەها ناو تاقیگەکانە کاتە تۆ لە سلێمانی و لە سیستمی ساڵانە تەنها دوو تاقیکردنەوە ئەنجامەدەی بۆ ئەو کاتەشی ئەنجام وەرەگریتەوە ئەنجامەکانت لە ڕێگەی ئەوە پێوترێت کە ئاستی نایابە و زۆر باشە و باشە و هەروەها ناوەند و پەسەن و کەوتووەشمان هەیە واتە لە ڕێگەی ئەم دەستەواژانەوە تۆ ئەزانی کە ئاستەکەت چۆن بوو و هەروەها نمرەکانیش ئەتوانی بزانی بەڵام لە هەولێر و لە سیستمی بۆڵۆنیایە شتەکە کەمێک ئاڵۆست لە سیستمی بۆڵۆنیایە ئێمە شتێکمانەیە کە پێوترێت ECTS واتە کریدیت واتە وەحدە تۆ لە ماوەی ئەم 4 ساڵەیە وەحدە کۆکەیتەوە باڵانسێک بۆ خۆت کۆکەیتەوە کە لە کۆتایی هەر 4 ساڵەکە لەسەر 240 کریدیتە واتە هەر ساڵێک و هەر قۆناغێکی تۆ لە 4 قۆناغەکە 6 کریدیتی لەسرە و ئێمە لەناو هەر قۆناغێکە دوو وەرزمانەیە واتە هەر قۆناغێک ئەبێت بە 2 سمستەر واتە 2 وەرز بەمانای ئەوەی لە ماوەی 4 ساڵەکە ئێمە 8 سمستەر واتە 8 وەرزمانەیە و هەر سمستەرێکیش 30 کریدیتی لەسرە وهروە لە سیستمی بۆڵۆنیاکە ئێمە 4 تاقیکردنەوەمان هەیە جیاواز لەوەی کە لە سیستمی ساڵانەیە بوونی هەیە دوو تاقیکردنەوەی میدتێرمانەیە و دوو تاقیکردنەوەی فاینەڵ هەروکو ئەوەی کە لە کاتی خوێنی ئامادەیی و کاتی خوێندنی ناوەندیا خوێندوتە لەبەرەوەی دوو وەرزتەیە لە وەرزی یەکەمە ئیمتحانێکی نیوەی وەرزەکەی و هەروە ئیمتحانی کۆتایی وەرزەکەی و لە وەرزی دووەمیشە دیسان ئیمتحانی نیوەی وەرزەکەی و هەروە ئیمتحانی کۆتایی وەرزەکەی و جیاوازێکی زۆر زەق کە لە نێوان سیستمی بۆڵۆنیا و ساڵانەیە هەیە لە سیستمی بۆڵۆنیادا لە نێوان وەرزەکانە دەرزەکان ئەگۆڕێن واتە تۆ لە وەرزی یەکەم ژمارەك دەرزە خوێنی کاتێکە وەرزی دووەمت دەست پێکات ئەوە ئەو دەرزانە ئەگۆڕێت و دەرزی نوێ دێنە پێشەوە و دەرزی تازە ئەخوێنی واتە ئەگەر تۆ بە درێژایی ساڵەکە و بە درێژایی قۆناغێک دەوانەت هەبێت لە وەرزی یەکەمە 5 یانە خوێنیت لە وەرزی دووەمە 5 تریانە خوێنیت بەڵام لە سیستمی ساڵانە هەر لە سەرەتاوە دەست ئەەکەی بە دەوانەکە هەتا کۆتایی هەموو دەوانەکە بەیەک وەخوێت لێرە لە هەردوو سیستەمەکە لایانی باشە و خراپمان بۆ دروستە بێت لایانی باشەی سیستمی ساڵانەکە ئەوەیە کە تۆ لە سەرەتای ساڵەوە تا کۆتایی هەر ئەو دەرزە خوێنیت و زانیاریی زیاتر وەرەگری و لایەنە خراپەکەشی ئەوەیە کە زەختێکی زۆر لەسەر دروستە بێت بە خوێنی هەر دەرزەکە پێکەوە و هەموو ئیمتحانەکان پێکەوە بەڵام لە سیستمی بۆڵۆنیا لایەنە باشەکەی ئەوەیە کە تۆ زەختێکی زۆر لەسەر دروست نابێت 5 یان بەجیا ئەخوێنیت دوو مانگی سەرەتای وەرزی یەکەم و 5ەکەی تری بەجیا لە وەرزی دووەم ئەخوێنی و لایەنە خراپەکەشی ئەوەیە کە تۆ کاتی کەمترت هەیە بۆ خوێنی دەرزێک بۆ نمونە ئەگەر دەرزێکت هەبێت لە قۆناغ یەکەما تۆ تەنها 2 مانگ هەلی خوێندنی ئەم دەرزەت هەیە و ڕەنگە زانیاریی کەمتر وەرگری لەم دەرزەیە و لە کۆتاییدا و لە سیستمی بۆڵۆنیادا کاتێکە تۆ ئەنجامەکان وەرەگریتەوە ئەنجامەکان لە ڕێگەی نایابە و زۆر باشە و باشە ئەوانەوە نییە لە ڕێگەی چەند پیتێکەوە کە پیتەکانیش A+A B+B C+C D+D E+E هەتاوەکو ئەو کاتی کە تۆ نمرەکەت دێت بۆ 50 بەکەوتو حسابەکەیت ئەمە جیاوازەی تر بوو کە لە نێوان ئەنجامەکانی سیستمی ساڵانە و ئەنجامەکانی سیستمی بۆڵۆنیادا بوونی هەیە و لەبەرەوەی نامانێت ڤیدۆگەمان زیاتر درێژ بێتەوە ئێستا تەنها باسی داهاتوو و باسی هەلی کاری ئەم بەشەتان بۆکەم و دەرزەکان هەر قۆناغێک و بەجیا لە ڤیدیۆیەکی جیاوازە ئینشاءالله لە داهاتووە باسییانەکەین هەر قۆناغە و هەموو دەرزەکانی ئەو قۆناغە بە ڤیدیۆیەکی جیاواز بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا لە داهاتووە ئێمە ئەگەر بەشی شتیکاری نەخۆشیەکان بخوێنین ئەبین بەچین چۆن بتوانین داهات بەدەست بین چۆن بتوانین ئیش بکەین ئەتوانین لە کوێ ئیش بکەین بەڵام لێرەیە ڕاستیەکەیە کە تۆ ئەگەر هەر بەشێک بخوێنی بەدەستهێنانی هەلی کار لەو بەشەیە ئەکەوێتەوە سەر زیرەکی خۆت و ئەکەوێتەوە سەر هەوڵدانی خۆت بە بەدەستهێنانی بەڵام لە بەشی شتیکاری نەخۆشیەکان تۆ ئەتوانین چەندین کار بکەیت لەبەرەوەی تۆ لێکۆڵینەوە ئەکەی لەبەرەوەی تۆ ور دەبیت و هەروەها ئەخوێنی لەسەر پێکاتە و شیکردنەوەی پێکاتە و هەروە شیکردنەوەی بەکتریا و ڤایرۆس و نەخۆشی بۆیە تۆ ئەتوانی لە زۆربەی کارگەکانی دروستکردنی خواردەمەنیە ئیش بکەی لە بەشی کوالیتی کۆنتڕۆڵ و هەروەها ئەتوانین لە کارگەیەکی دروستکردنی دەرمانە ئیش بکەی دیسان لەش لە بەشی کوالیتی کۆنتڕۆڵ چونکە تۆ لە بەش شیکاری نەخۆشیەکانە فێری ئامادەکردنی مادە ئەکری فێری ئەوە کری کە ورد بیتەوە لە پێکاتەکانی شت شی بکەیتەوە و بزانی کە مادەیەک بە تەواتی لە چی و چی پێک و ئەو دوای کە باسم کرد هیچیان ئیشە سەرەکیەکەی تۆ نین ئیشە سەرەکیەکەی تۆ ئەمەیە کە تۆ ئەتوانین لە داهاتووە لە تاقیگەیەکی پزیشکی ئیش بکەیت و ئەتوانین لە هەموو بەشەکانی تاقیگەی پزیشکیە ئیش بکەیت ئەتوانین لە بەشی هۆرمۆنات ئیش بکەیت لە بەشی ڤایرۆسات ئیش بکەیت لە بەشی بەکتریا لە بەشی خوێن لە بەشی کیمیایی مختبەر لە هەموو بەشەکانی تری مختبەریشە ئەتوانی ئیش بکەیت چونکە وەکو وتم لە سەرەتایە تۆ لە بەشی شیکاری نەخۆشیەکان هەموو بەشەکانی مختبەر بە درێژایی 4 ساڵەکە خوێنی و هەروەها ئەگەر زیرەک بیت و زمان بزانی ڕەنگە بتوانانی کاری مندوبی بکەیت بۆ ئەو شەریکانەی کە جیازی مختبەر و هەروەها پێداویستیەکانی مختبەر ئەفرۆشن و هەروەها ئەگەر توانات هەبێت و بتوانی ڕەنگە خۆش بتوانی ببیتە کەسێکی بازرگان و بازرگانی بکەیت بە هاوردە و هەناردەکردنی جیازی مختبەر و پێداویستیەکانی مختبەر و ئەزانم ڤیدۆکەمان درێژەی کێشا بەڵام هەوڵمدا زۆر بەوردی باسی هەموو ئەو شتانە بکەم کە پەیوەستن بە بەشی شیکاری نەخۆشیەکان وەکو
وەکوتم دەرزەکان لە چەند ڤیدیۆکی داهاتوە باس دەکەین دەرزەکان لە سیستەمی ساڵانە و سیستەمی بۆلۆنیا وەکو یەکن تەنها جیاوازێکی زۆر کەم هەیە لە ڤیدیۆکان ئەو جیاوازیانش باس دەکەم لە داهاتوە ئینشاءالله سبسکرایب لە بیر مەکەن ئەگەر تۆ خوێندکارێکی قۆناغی دووەم و سێمی چوارەمی شیکاری نەخۆشیەکانی ئەم ڤیدیۆ بنێرە بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم تا شارەزا بن لەوەی کە ئەم ساڵ چیە خوێن و ئەگەر ئەتوێت لە داهاتوو ئەم بەشە بخوێنیت بینەری ئەم ڤیدیۆیە بە و ئەم ڤیدیۆش بنێرە بۆ هاوڕێیەکت کە حەزی لەم بەشێ و بیری لەم بەشە کردوێتەوە و هێشتا نات